إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێ هەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. یەکێک لە ناوەکانی خوا جەلە جەلالوه بریتیە لە ئەستیر. زۆر کات لە ناو خۆمانەوە مەشهورەکە ناوێک لە ناوەکانی خوا سەتارە. وشەی سەتار لە قورئان و سونەیە وارد نەبووە، ستیر وارد بووە. بۆیە عولەما فەرموون هەموو ناو صفەتێکی خوا ئەگەر لە قورئان و سونەیە تەثبیت نەبوو بەڵام معناکەی هەبوو پێی ئەڵێن ئیخبار لە خوا، واتە ئەتەوێت شەرحی ناوێ بکەی. سەتار شەرحی ناوێکە لە ناوەکانی خوا، نەک یەکێک لە ناوەکانی خوا. لە فەرمایشتێکا پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ إن الله حي ستير. خوا جەلە جەلالوه دوو صفەت لە صفاتەکانی، یەکیان بریتێ لەوەی کە زۆر بە شەرمە حەییە، یەکیشیان بریتێ لە ستیر، شتەکان دائەپۆشێ، گوناهەکان عیبەکانی ئینسان دائەپۆشێ. ويحب الحياء والستر، وهم حي لنا وعبدكانا شرمي لنا وعبدكانا بيخوش رب العالمين. هميش كاتك عبدكان يكتر أشارنا رب العالمين زور أوي بيخوش. يما لزمنك أجين بيشواني زمنكاني بيشوتر، زمنك كارو دهولي راقان كان هموي بو فضح كردني خلقه، بۆ ناشرینکردنی ناو کۆمەڵگایە. ئێمەی ئیماندار ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکەین. کەسی ئیماندارێکی لە صیفاتە جوانەکانی بریتیە لەوەی کە خراپەی خەڵک ئەشارێتەوە، جوانی خەڵک دەرئەخا. هەر کۆمەڵگایەک جوانیەکانی یەکتریان دەرخست کۆمەڵگایەکی زۆر پێشکەوتون. هەر کۆمەڵگایەکیش کە نیشتن بە عیبەکانی یەکترەوە زۆر دواکەوتون، بەتایبەتی لە بابەت دینەوە زۆر لە دواون. ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم کە کاتێ باسی ستیرەتی خوامان بۆ ئەکا زۆر لایەن ئەگرێتەوە. عولەما فەرموون یەکێک لە ڕەحمەتەکانی خوا بەسەرمانەوە ئەوەیە کە خوا جەلە جەلالوه خەیاڵەکانمان بۆ یەکتر کەشف ناکە، بە نهێنی و پەنهانی ئەیهێڵێتەوە. زۆر عیبمان هەیە کە خوا شاردوێتیەوە لەسەر زەویە، زۆر شەرمەزاریمان هەیە رب العالمین کەشفی نەکردوین، حرمەتی نەشکانوین. بۆی ئەفەرموون ئەی ئەو کەسەی کە ئەتەوێ قسە لەسەر عەرەز و ناموسی خەڵکەی، سەر کەسایەتی خەڵکەی، سیر کە ئەگەر خۆت هیچ هەڵت نەبوو ئینجا. چەند کەسمان هەیە ئەنواع عیبمان هەیە خوا دای شاردووە کەچی لەسەر عیبی یەکتر قسەکە. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکین عیبەکان یەکتردا ئەشارینەوە، چۆن عیبەکانی خۆمان ئەشارینەوە، چۆن پێمان خۆشە خەڵک عیبمان دابپۆشێ، ئاوا عیبی براکان و دۆستەکان و خۆشەویستەکانمان ئەشارینەوە. ئەمڕۆ ئێمە لە زەمانێکین لایەک ڕاگەیاندن، لایەک تەحەزوب، ئەم وڵاتەی ئێمە هەموو کاول کردەوە بەسەریەکە، هەمووی لە یەکتر ئەخوێنین. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ ئەم صیفەتە جوانە نەهێڵین لەناو ئەم کۆمەڵگا ون ببێ. دوو بابەت گرنگە، یەکێک عیبی خۆت بشارەرەوە، یەکێتریان عیبی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بشارەرەوە. هەردووکیان گرنگە. کاتێ باسی ستیریەتەکەین ئەڵێن خوا جەلە جەلالوه یەکێک لە صیفاتەکانی ستیرە و عیبەکان دا ئەشارێ.
خۆشەویستمان صلى الله عليه وآله وسلم أفرمي كل أمتي معافا إلا المجاهرين هم أمتكم لعافية خيرا إلا أن بأشكرا جناهك ويهتا بدزي جناهت كرت بزانك توهشت لخير مال كي جناه أشكرا بو إنجا قرف الدروس إنجا مصيبتي خوا بلاي خوا وسر أمي لتا دا أباري بو يكاتك عبدك أبيني لعبدك كان بدزي وجناهك نتي فصحي كي تو أشكراكي أول شيء ستيريتي خوا وخوا أي شارته تو نتي فصحي كي خدام والتي أدا هتاوكو أم عبد بجورك لجوركان أقريته والتوبة أكات هموما أبو شوازين كسمان نية لأيما كومالا قناهي نبي خوا پنهاني كردو شاردوتي ولا بيشاي وخلق جواني كردوين بوي أفرمون ستري قناها كاني خود زور قرنقا كبيكي علماء أهل تصوف وصوفيات قصي كان هي زور عظيمة أفرمون كاتك التوبات كل قناها كخوا شاردوتي وناي قناها كما هي نرو مثلا مالا إخوائي كان فلان الروش أو قناها مكر عفونك هربال إخوائي عفونك أفرمي أوان دس التيريتي إخوائي قوري هندجار ملائكة لبيريان أشتو ملائكة كالسكتوين موسيو لنا ما عملت أكو جاتو لبيريشان أشتو بوي ألان هيج كاتيك أو قناها ندباز مكر وجاري كتير ميلا يروا حتى لدعاء كانت لبين خوت إخوائي هند قناها يخوت لبيرد أشتو أفرمون لبير سنوي قناها كان لخوتا بشيك لستري إخوا أقلنا إنسان جاري وهاي بقناهك ويجيرو دا أبي لوتي الروحي درس خدا قناها كان لبير خوشد أباتوا للروج قيامتها هريكك لإيما كاتك أقات حضوري خوايك للنعمة كاني خوا بسرية ولا بيه بريتيا لوي لنا مخلوقاتا شون ليرا فصحناك ليش فصحناك بيركرو أنبياء أولياء بياو قوركان يا أمتا إمام قوركان همو لي وسانتو محاسبة أكري لفرميشتك في غمرجان صلى الله عليه وآله وسلم أفرمي عبدي لم عبدانك قناهي زور كردوا زور أترسي لو قناهي كخواتشون محاسبيك سير النامي أعمالك قناهي تياني شرديتي ورب العالمين أولئك يبدل الله سيئاتهم حسنات توبي صادق إنسان قناها كاني أقرب شاكا أفرمي بلام شرم أكا لحضوري خو لحضوري أمهم خلائقا أفرمي كاتك لحضوري خويا الرائي جيري خدا أي شارته ولا خلق اعترافي بيك أي عبد فلان قناها تكت خو أزاني إلهي أو قنام كد أفرمي عرق بني وشواني تخوار شرم أكا خجالتي أكيش لحضوري خويا فعلت كذا وكذا عملت كذا وكذا للرواية كان فأقره بذنوبه إقراري بيك بهمو قناها كاني دعي الله أي عبد من لدنيا ستر مكردي شارد ميتوا من ربك كريم لرج أدبخشمو عفوتك أفرمي لم كاتا عبدك سجد أبا لخوشي ويك رب العالمين أم كلمي بي الله لكاتي سجدك بشاني خلقي أدا لكاتي إقرار بقناها كإشارته سيري أو الرحمة قوري رب العالمين كبسرمانه بوي إما خومن بو خومن خاليكم أبي عيبكاني خومن دا شارينو باسي نكين خۆشەویستمان ئەفەرمێ بەشێک لە مجاهرە ئینسان ئەوەیە گوناهێکی کردووە کەس پێی نەزانێت دوای باسیەکە بەدەتی لە چینی گەنجە چینی ئافرەتە گوناهەکان بۆ یەکتر باسەکەن ئەبەو شێوازەم کرد ئاوام کرد ئەو گوناهەم کرد کەس پێی نەزانی ئەفەرمێ بەشێکە لە مجاهرە گوناهت بە ئاشکرا کردووە گوناهەکان بشارنەوە لەناو کۆمەڵگا هەتا گوناه بشارێتەوە ئێمە لە خەیر و بەرەکەت و گەورەیان دووهەمین إنسان أبي لقال إنساني كتيرا مروفي كتيرا هميشة عيبكاني بشارته لعل الرجاء أمكس التوبة أكا هيج واللي يقول أولياء كان إخوانيا قناه كار نو بيودوات التوبة ينكرد به بوي أفرمي من ستر على مؤمن عورة للرواياتك خوش يسمع صلى الله عليه وسلم أفرمي كمسلمي إجارته أفرمي هركس ستري إيمان داربك وعيبيك داب شاري فكأنما أحيا موؤودة موؤودة أو كسب بسكولانا بون ك لزمن جهالتي قريش وبيش إسلام كتيان زنده بتشالله كرت أفرمي وكوايا كتشغلو كتاني زندو كربته أو أن أجري هي أجر عيبك مسلمان داب شاري بيركر والروح زندو كيتوا كتشغليك بتاوان كأخرتنا وخاك وتو زندو كيتوا شن أجري هي عيب مسلمان داب شاري أو أن أجر فضله هي للرواية كتير أفرمي من ستر عيبا لأخيه المسلم ستره الله في الدنيا والآخرة
كسي عيبي مسلمانك دا شاري خدا لدنيا ولا آخرتها أي شارته وعيبكاني ون أكال في الشاري خلق سير كان بيغمريان صلى الله عليه وسلم شون هاولاني پەروەردە کردووە بە چه کەیفیەتێک ئێمە جاری وایە کەسێک گەبینی گوناهبارە گوناهە کات یان گیرۆدەی گوناهەکە خۆی پێ عیلاج ناکرێ هەموومان سەرزەنشتێک هەندێک جار زۆر بە سووک لەناو کۆمەڵگا سەیری ئەەکەین بەڵام سەیری ڕەحمیەتی خوا بکەن بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ئەم ڕەحمەت دائەگرێ بۆ دڵی ئەم هاوڵانە ئەبو بەکر الصدیق أفرمي لو لم أجد للسارق والزاني وشارب الخمر إلا ثوبي أفرمي أجر حشتكم دزنك إلا جلكي خوم نبي كسيكم بيني دزيكر كسيكم بيني زنايكر كسيكم بيني عرقي خوار دوا أفرمي بمجلي خوم لأحببت أن أستره به بيوم خوش بمجلي خوم بشار مبوي خلق نيبيني عيبكي درنك فضح نبي أو پروردي پیغمبر صلى الله عليه وسلم كأبو بكر الصديق بپروردە ئەکرد گوناهی گەورە زینا کردن دزی کردن عرق خواردن أبو بكر الصديق أفرمي حەزەکەم بەجلەکەی خۆم بیشارمەوە بۆی خەڵک نەیبینێ لعل رب العالمين ئێمەش سەتر ئەکا فاروق کاتێک گەنجێک هاتە خزمەت پێغەمبەر صلى الله عليه وسلم اعترافی بە گوناهی خۆی کرد خۆشەویستمان پشتی تێ ئەکرد عمەری کوڕی خەتاب شۆ پەنای دەستی گرت فرمووی لقد سترك الله لو سترت على نفسك رحمتي خوال لێبێ خوا تۆی سەتر کردووە سەتری خۆت کە دەنگ مەکە باسی گوناهەکەت مەکە لە خزمەت پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەم ئادابە لە کۆمەڵگای ئیسلامیە ئادابێکی زۆر گەورەیە ئێمەی ئیماندار ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکەین لەگەڵ ئەمانە اینجا بزانین چۆن سەتر یەکتر ئەکەین چۆن مامەڵە لەگەڵ یەک ئەکەین چۆن لەگەڵ نەفسی خۆتا ئەکەی کۆتا قسم لە خزمەتانە لە ئومەتەکانی پێشوە کەسێکیان هێنا هەموو خەڵک تەعنیان لێ ئەدا وتیان با ڕەجمیکەین ئەمە زینای کردووە پێغەمبەرەکان پێوتن کێ هیچ گوناهێکی نەکردووە بێ ڕەجمیک هەموومان گوناهبارین هەموومان لەناو سەتری خوایە ئەژین چه عەجەب ئەمڕۆ زەمانە تێکەوتوین زەمەنی ئەم عەولەمە پیسە جیهانیە کە لەسەر فەزەحکردنی یەکتر و ناشرینکردنی یەکتر خۆمان گەورە ئەکەین ئەزانن ئەو کەسێک کە باسی خراپەی خەڵک ئەکا لە بچووکی خۆی باسی ئەکا چونکە خۆی بچووکە ئەوێ عیبەکانی خۆی بەوە بە کەسێکی تر بشارێتەوە وی ئەمە صفەتی ئومەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم باسی عیبە و عاری یەکترکەین بەڵکو پەروەردەی محەممەدی صلی الله عليه وآله وسلم ئەوەیە کە خۆمان سەترکەین یەکتر سەترکەین لعل خدا لە دنیا و ئاخرەتە سەترمان ئەکا خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و کەڕەمی خۆت عەفومان کە سەتری خۆت بەسەرمانە زیاد کە یا رب العالمین خوایە هەر گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە هەر گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادەڕەویمان لە حەقی تۆیە کرد یا ئیلاهی عەفومان کە ئیلاهی لە گوناهی خۆمان و دایک و باوکمان ببوورە لە گوناهی باو و باپیرمان ببوورە لە گوناهی خۆشەویستەکانمان ببوورە لە گوناهی وەچەکانمان تا ڕۆژی قیامەت ببوورە یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەرکە زەحمەتەکانی ژیانمان بۆ چارەسەرکە ئیلاهی هەر زەحمەت و ناڕەحەتێک هەمانە یا ئیلاهی لەسەرمان لای ببە یا ئەکرەم الئەکرەمین داوای چاکەکانی دنیا و ئاخرەت لێ ئەکەین یا رب العالمین خوایە ئەم عەبدانە هاتوونەتە یەکێک لە ماڵەکانی تۆ بە نیدائێکی تۆ ئیلاهی ئەمانە ئەهلی سوژدەن تەنها سوژدە لە حوزوری تۆیە ئەبەن دەسی زەلیلی دوعا تەنها لە حوزوری تۆیە بەرزەکەنەوە دەیا ئیلاهی دوعاکەن گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة